کاروانی کۆبوونەوە گشتەکانی کۆمەڵی ئیسلامی گەشتە سلێمانی و با کۆبوونەوەی ئەنجومەنی 11 و 12 خوشکان و لەقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کۆبوونەوەکان دەستی پێکرد. بەرپرسی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامیش با گەشتبینیەوە باز لە دەستپێکردنی کۆبوونەوە گشتەکانی سنووری مەڵبەندەکەی دەکات و دەڵێت هەموو ئامادەکاریەکیان کردووە تا زۆرترین ئەندام بەشداری کۆبوونەوەکان بکەن. بنای خۆی گەورە و میهرەبان دیارە ئەمڕۆ کۆبوونەوە گشتیەکان لە سنووری مەڵبەندی سلێمانی دەست بەکار بوو. لژنەی باڵا لە ئەمڕۆدا ناوە بۆ چەند ڕۆژێک کە ئۆرگانەکانی سنووری مەڵبەند ئەنجام بن. ساز بەخوا ڕێژەیەکی باش بڕیاریان داوە کە بەشداری کۆبوونەوە گشتیەکان بکەن و لێرەوە نوێنەرانی خۆیان هەڵبژێرن بۆ بەشداری لە کۆنفرانسی ناوچەیی سنووری مەڵبەندی سلێمانی. جگە لە ئەنجومەنەکان دیارە کۆمەڵی ئۆرگان لە سنووری مەڵبەندا هەیە. ئێمە جامان کردوونەتەوە کە بە ئەنجومەنەکان و ئۆرگانەکانی تری سنووری مەڵبەند نزیکی 36 ئۆرگانە کە بەشداری نوێنەرایەتی هەڵبژێرن لە سەرجەم ئۆرگانەکانی وەکو ئەنجومەنەکان یاسایی ئەندازیار کارمەندەکان هەموو ئۆرگانەی لە سنووری سلێمانیە. ئەندامێکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی دەستپێکی کۆبوونەوە گشتەکانی مەڵبەندی سلێمانی بە خوشکان بە مانای گرنگی پێدان بە ئافرەتان لە نێو کۆمەڵ دەزانێت. دیارە ئەمڕۆژ وەکو مەڵبەندی سلێمانی یەکەم کۆبوونەوە ئەنجام درا بە خوشکان دەستی پێکرۆمە جێگای دڵخۆشیە و جێگای دەستخۆشیە بەڕاستی کە دیارە گرنگێکی تایبەتیە بۆ خوشکان بۆی بە خوشکان دەستکرا بە ئیشوکارەکانیان. سپاس خۆی گەوراکەین کە ئەم دەرفەتیدا بتوانین لە خزمەت خوشکانی خۆمان بین خزمەتبرانی خۆمان بین کە پێمان وایە کاری کۆمەڵی ئیسلامی کار و پێشنی سەحوی ئیسلامی تیابێت و وەر شوێنێک کە خزمەتی کۆمەلگای تیابێت بەڕاستی خزمەتکردنی کۆمەلگا هەرخوای گەورە قورئانی پیرۆزە ئیشارەتی پێداوە کە ئەم دینە خۆیە بۆ خزمەتکردنی کۆمەلگا و پێرەبەشتوونی کۆمەلگایە لەبەر جێگای دڵخۆشەکە ئێمە بتوانین خزمەتکردنی مسلمانان و کۆمەڵی ئیسلامی کە کار و ڕۆڵی خۆمان ببینین هاوکار بین بۆ سەرخستنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی. بەرپرس و ئەندامانی ئەنجومەنەکانی خوشکان دڵخۆشی خۆیان با پرۆسەکە و ومێدیان با کۆمەڵی ئیسلامی دووپات دەکەنەوە. وڵا ئێمە کۆمەڵی ئیسلامی زۆر ئومێدێکی باشمان پێێتی کە ئینشاڵا کۆنگرەیەکی سەرکەوتوو بێ و هەروەها جێی تموحی ئەندامان و زائیدە خەڵکی تر بێ. چکم ڕابردووی شایەدا کە کۆمەڵی ئیسلامی زۆر دڵسۆزی خاک و گەل و میلەتەکەی خۆیەتی زۆر دڵسۆزی دینی ئیسلامە زۆر ئومێدمان پێێتی. دڵخۆشین بە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی یەکێکە لە حیزبە پێشکەوتەکانی کوردستان سازش لە مەبدەئەکانی ناکات. سپاس بۆ خوای گەورە کۆنگرەیەکی باش بەڕێوەچێ ئینشاءڵڵا کۆنفرانسەکان سەرکەوتووە بێت. زیاتر لە 2000 ئەندامی کۆمەڵ لە سنووری مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەتوانن بەشداری کۆبوونەوە گشتەکانی ئامادەکاری کۆنگرەی چوارەم بکەن و نوێنەری خۆیان بۆ کۆنفرانسە ناوچەیەکان دیاری بکەن تا پێش کۆتایی ئەم ساڵ کۆنگرەی چوارەمی کۆمەڵ گرێ بدرێت. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی کاری حیزبی جزئێکە لە کاری ئیسلامی.